بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عزیزم سڵای خواتانە بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێدا ماڵی بەختیار بە ئێوە شاد دەبمەوە بۆ ئومێدەی ئەم بەرنمەیەش ببێ بەمای خۆشببختی و ئاسوودەی خێزان و خانەوادەکان و بتوانین ماڵێکی بەختیار و ئاسوودە بۆ هەموو خێزان و خانەوادەکان دروستکەین. ئەزیزان جیاواز لە بەرنمەکانی پێشوو ئەم جارە بەرنمەکەمان لە شوێنێکی ترە. ئەم جارە ماڵی بەختیار چۆتە قوتابخانەیەک لە قوتابخانە جوان و قەشەنگ و ڕازاوەکانی کوردستان کە بریتە لە ئامادەی لیدەرسی ناحکومی لە شاری سلێمانی. سوپاس بۆ میوانداری ئەو بەڕێز و ئەزیزانە، سوپاس بۆ قوتابێ بەڕێزەکانیش کە ئەمڕۆ میوانداری منن، ئەمان وەکو قوتابی میوانی ئەمڕۆی ماڵی بەختیارن. ئەزیزان ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە دەتوانین بڵێن زۆر جار هەستی پێ دەکەین کە مەعانات و بێتاقەتی و ناڕەحەتێکی بۆ زۆرمان دروست کردووە. ئەو بابەتەی کە ئایا پاراستنی کەلوپەلی قوتابخانە و ئەو شتانی کە لە موەسسە و لە دامەزراوەکانی پەروەردەیە لەسەر کێیە؟ ئایا ئێمەی قوتابی بۆچی فێر نەکراوین کە لە سەرەتاوە بابەتەکان و ئەو شتانی کە خۆمان بەکاری دەهێنین بیپارێزین؟ ئایا هۆکار چییە کە زۆر جار هەستی پێ دەکەین لە قوتابخان ئەهلیەکان و لە حکوومیەکان و بەتایبەتی لە حکوومیەکانە بەدڵ و بەگیان قوتابخانەیەک دروست کراوە، بەدڵ و بەگیان جا حکوومەت دروستی کردووە یان خێرومەنێک دروستی کردووە، دڵت نایە سەیریکەی کابراوتنی پیا حەزەکە سێڵفی لەگەڵا بگرێت ئەم بینایە ئەوەندە خۆشە بەڵام دوای 2 ساڵ 3 ساڵ سەرەکەی بەرەو داڕوخان چووە، بەرەو تێکچوون چووە، بەرەو بێتاقەت بوون چووە، بەرەو ناخۆش بوون چووە. هۆکارەکەی چییە؟ بۆچی بینایەک بە 2 ساڵ بە 3 ساڵێک وای لێبێ؟ ڕاستە ڕەنگە بەڕێزێک بڵێت یەکێ لە هۆکارەکان کە زۆری قوتابی، یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو لۆدە زۆری کە دەکەوێتە سەر قوتابخانە ڕەنگە بۆ نمونە مەسەن زیاد لە حەدی خۆی بێت. بەڵام ئایا بەڵگەیە لەسەرەوەی کە ئەگەر قوتابی زۆر بوو قوتابخانەکە شتێک بچێت؟ ئایا پۆلێک ئەگەر بۆ نمونە ژماری منداڵەکان و ژماری تەلەبەکانی تێدا زیاد بێ بەڵگەی لەسەرەوەی دوای ماوەیەک تێکچێت بە دڵنیاییەوە دەبێت شتێکی تر هەبێت و دەبێت ئیشی لەسەرکەین. بۆیە پێم خۆشە لە سەرتاوە باسی ئەوە بکەم کە بەڕێزان هەر دامەزراوەیە کە دروست دەکرێت لە دامەزراوە حکوومیەکان یان دامەزراوە ئەهلیەکان مڵکی تاکە کەس نییە. تەنان دەتوانم بڵێم بە زمانی حاڵ مڵکی ئەو کەسش نییە کە دروستێکات. یعنی بۆ نمونە دامەزراوەی لیدەرس لەوە چێ مڵکی کەسێک بێت کە خاوەندارەتی ئەم دامەزراوەی ئەکا. بەس ئایا ئەم دامەزراوەیە بۆ کۆمەلگا دروست کراوە یان بۆ شخصێ دروست کراوە؟ قوتابخانەیەک دروست کراوە لە شەقڵاوە، قوتابخانەیەک دروست کراوە لە هەڵەبجە، قوتابخانەیەک دروست کراوە لە چەمچەماڵ یان لە کەلار. ئایا ئەم قوتابخانەیە مڵکی مامۆستا فڵانە کە بەڕێوەبەرە؟ ئەمە پرسیاری یەکەم کە زۆر گرنگ و مهمە کە دەبێ هەمومان لە خۆمان بپرسین. کەواتە خاڵی یەکەم ئەم دامەزراوەیە دامەزراوەیەکی گشتیە، دامەزراوەیەکی کۆمەڵایەتیە، دامەزراوەیە کە بۆ میلەتە. ئەمە یەکەم پەیامە کە زۆر گرنگ و مهمە کە من دەچمە ناو مێترۆیەک، من دەچمە ناو بینایەک، من دەچمە ناو قوتابخانەیەک، من دەچمە ناو دامەزراوەیەکی پەروەردەی. خاڵی یەکەم دەبێت لە ناو تاکەکانی کۆمەلگادا ئەم عەقڵیەتە دروست بکرێت کە ئەمە تەنها بۆ من نییە، منی بەختیار هاتوومەتە ناو ئەم قوتابخانەیە بۆ نمونە مەسەن ئەم قوتابخانەیە گریمان من دەوامی تێدا دەکەم، بەس من دەوامی تێدا دەکەم لەوە چێ بۆ 2-3 ساڵێک، بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ، بەس خۆ ئەم قوتابخانەیە دەمێنێتەوە جیل بۆ جیل. ئەمە بۆ مەدایەکی زۆرە، بۆ فراوانیەکی زۆرە، بۆ چەندین ساڵە. کەواتە پەیامی یەکەم کە گرنگ و مهمە لەم بەرنامەیە بەڕاستی بیگەێنین ئەوەیە کە دەبێت زۆر ئاگادار بین قوتابی بەڕێزەکان، قوتابی ئازیزەکان و بینەری بەڕێز. ئەم دامەزراوەیەکی تاک نییە، دامەزراوێکی تەنها شخصێک نییە، دامەزراوێکی تەنها بەڕێوەبەرێک نییە. بەڕێوەبەرەکە دوای 2 ساڵ دەگۆڕێت. جەنابەت بۆ نمونە کە هاتوویتە پۆلی 10 پۆلی 11 پۆلی 12 دوای 2 ساڵ دەڕۆیت. کێ دەڵێت بۆ نمونە مەسەلەن لە داهاتووە خەڵکێکی باش و چاک و نزیکی خۆشت نایەت ئەم قوتابخانەیە؟ کەواتە خاڵی یەکەم دەبێت ئەم عەقڵیەتە بگۆڕین، ئەمە دامەزراوەیەکی گشتیە. هەر کاتێک دامەزراوەیەکی گشتی بوو مڵکی من نییە تەحاکوم بەسەر ئەم کورسیەوە بکەم، بەسەر ئەم مێزەوە بکەم، بەسەر ئەم وایت بۆردێکەوە بکەم، یان بەسەر ئەوە بکەم کە بڵێم تەواو ئیتر من بۆ نمونە مەسەلەن ئەمە هی منە و تەواو ئیتر بە کەیفی خۆم بەکاری بێنم. کەواتە ئەمە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە ئەم عەقڵیەتە تۆزێ ڕاستکەین. خاڵی دووەم کە ئەتوانم بڵێم کە لەمە شاکێشەیەکمانێ ئەویش ئەوەیە کە ئێمە هەمیشە خۆمان بە دڵسۆزی پەروەردەکە نازانین، خۆمان بە دڵسۆزی موەسسەکە نازانین، خۆمان بە خەمخۆری نازانین. یعنی بۆ نمونە مەسەن کۆمەڵێ قوتابی ئەزیز زۆر جار لە قوتابخانەکانی ئێمەیە دەوام دەکات، ڕەنگە جەنابیشتان هەستان پێ کرد بێ دوایی موداخلەیەکتان هەبێت. یعنی پاکردنەوەی پۆلەکە بە ئیشی من نازانم، بە ئیشی کلینەریان، بە ئیشی باجەکەیان، بە ئیشی دادەکەی زانم، بە ئیشی خۆمی نازانم. بۆ نمونە پاکردنەوەی وایت بۆردەکە بە ئیشی خۆمی نازانم، بە ئیشی ڕابەری پۆلەکەی ئەزانم، یان بە ئیشی ئەوەی کە ئەزانم ناوێنراوە مراقیبی پۆلەکە. کەواتە ئەمەش خاڵێکی تر کە گرنگ و مهمە ئەگەر دیقەتتان دابێت. ئێمە لە مەکتەبی لیدەرسا پێم وایە هەر لە جەنابیشتان هەفتەیەکتان ناوناوە هەفتەی بەرپرسیارەتی،
هەفتەی بەرپرسیارەتی یانی چییە؟ یعنی چی بکەین کە ئێمە هەر یەکەمان بەرپرسیارەتی هەڵگرین. ناکری هەر یەکەمان بڵێ من هیچ بۆ کۆڵێت مریشکە ڕەشە لە خۆم دوورە وە کۆڵێت تەواو ئەمە خۆم لە من دوورە و تەواو شتێک ئاگرەسوورە لە خۆم دوورە نازانم هەر یەکە و بە نوێ بڵێت نامە ڕەبتی بە منەوە نییە یان ئەوە ئیشی من نییە یان ئیشی ئەوە ئیشی باجەکەیەوە ئیشی دادەکەیەوە ئیشی ڕابەرەکەیەوە ئیشی پۆلەکەی کەواتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مویمە بەڕاستی لەم جۆرە کارانەیە بۆی ئەمە تۆزێ باشتر و چاکترکەین ئەم ئەقلێتە تۆزێ باشکەین هەڵگرتنی بەرپرسیارەتی هەتا ئێمە بەرپرسیار نەبین چۆن بۆ نمونە مەسەرەن ئافرەتم دوانوە لە کاک تۆ گیان بەخواتان لە ماڵی خەستوم بووم دەستم تێ ناچوو هیچ بۆ ماڵەکە بکەم هاوش بخۆی عقلێتێکی خراپە لە کوردستانی خۆمانە جاری وایە 20 ساڵ لە ماڵی خەسوویەتی دوو نەمام بۆ نمونە ناچێنێ لە حوشەکە سێ چوار شەتڵ ناکرێت بۆ لێ وڵا خۆ ماڵی خۆم نیە ماڵی ماڵ خەسوومە بەخوا بە ماڵی خۆمی نازانم کوردەواری قسەیەکی جوانی هەیە قوتابی عەزیزەکان ئەڵێت بزن بۆ ڕۆژێک جێی خۆی خۆشەکاتە خۆ ڕەنگە قسەکە تۆزێک زۆر لە جێی خۆیان نەبێت بەس بە حەقیقەت قسەکەش معقولە یعنی ئاژەڵێ بە ئاژەڵایەتی خۆی بۆ یەک دوو ڕۆژە شوێنی خۆی خۆشەکە شوێنی خۆی گەرم و نەرمەکە شوێنی خۆی پاکوتەمیسەکە شوێنی خۆی بۆ نمونە تەرتیب دەکات بەڵام تۆ قوتابیەکی ئەزانی ساڵێ دو ساڵ سێ ساڵ لە قوتابخانەیەکی ئەم بەرپرسیارەتی هەڵنەگریت ئەمەش ڕەنگە هۆکارێکی تر بێت وە کێشەیەکی تر بێت بێتاقەتێکی تر بێت کە بۆ پەروەردەکانمان دروستە بێت خاڵی سێم کە هێوا شێواش دێمە لای جەنابیشتان دوایی ڕەنگە جەنابتانیش موداخلەیەکتان بێش ئەوەیە کە بۆچی ئێمەی قوتابی و ئێمەی مامۆستاکان و ئێمەی هەمومان کەم تا زۆر بۆ خۆمان بەبەرپرس نازانی بۆم شوێنانە ڕەنگە تا ڕادەیەک ئیش لەسەر پەروەردەی ئەم بوارە نەکرابێت ڕەنگە ئێوە شایەتیمان بۆ بدەن کە تازە بە تازە لە حکوومەتی هەرێمە بە تەمان ناملکەیەک دەربارەی ژینگە تێکڵاوی منهەج بکرێت تێکڵاوی پرۆگرام بکرێت کە من دەستخۆشیم هەیە بۆ کەسانی کە ئەم جۆرە کارە دەکەن یعنی جەنابتان ڕەنگە دەم بکەن بڵێ دکتۆر سین و سات بێزار بووین ئەوە نەمان خوێن تەژێ و تەژێ تا ئەوە نەمان خوێن نییە خەریکە و کابراوتەنی ئینتەلاکەین ئەوەندەمان خوێندووە زەرب و تەقسیم و بەزمڕۆزم ئەوانەمان خوێندووە بەڵام بۆ ئەتەکێتی بەکارهێنانی ئەدەواتەکانی قوتابخانە ئەتەکێتی پاراستنی چواردەورمان ئەتەکێتی پاراستنی باخچەکەمان ئەتەکێتی پاراستنی بۆ نمونە مەسەن ئەو ژینگەی کە ئێمە تێداین ڕەنگە کەمتر وەکو منهەجەی خوێندرابێ ڕەنگە لە ئاەتێکان خوێندرابێ النەظافەة من الئیمان لە ئاەتێکی تران بۆ نمونە باڵن لە فەرمودەیەکە واوترابێ لە فەرمودەیەکی تراشتێکی تر وترابێ لە قسەیەکە لە وتەیەکە لە گفتارێکە بەس ئایا ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە 100% من و تۆ پێی باش و چاک بین نە ئەگەر بکرێ بە منهەجێک و پرۆگرامێک بکرێ بە منهەجێک و پرۆگرامێک لەگەڵ پەروەردەیە لەگەڵ کۆمەڵایەتیە بخوێندرێت کە بەڕاستی پاراستنی ژینگە بەشێکی گرنگی کۆمەلگایە من دڵنیام ئەم حاڵەتەش دووبارە نابێت خاڵی چوارم کە گرنگ و مویمە کە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ڕەنگە پەیوەندی بەم بابەتەوە بێت بریتی بێت لە پاراستن و ئەسڵان بڵین بە عەکسەکەی بڵین نەپاراستنی کەلوپەلی قوتابخانە و ئەو شتانەی کە لە چواردەورمانە بەشێکی بریتیە لە چاولێکەری کە پێم وایە ئێوە شایەتیم بۆ دەدەن قوڕی کردو بەسەر هەمومانە ئەو نایکا من بۆ بیکەم ئەو فڕی داوە من بۆ فڕی بدەم ئەو نووسیوەتی من بۆ بیسڕمەوە ئەو واناکات من بۆ وا بکەم ئەو هەریەکەی ئەوەی کە لە ناو کوردی خۆمانە زۆر شتێکی خراپە ینی جاری وایە ئەم حاڵەتە گاتەوەی کە مامۆستا بەڕقایەتی لەگەڵ مامۆستایەکی ترەکە قوتابی بەڕقایەتی لەگەڵ قوتابێکی ترەکە پۆلەکان من جاری وایە بیستم وتمە قوتابێ بەڕێزەکان ئەم پۆلە با بخۆمان بچین کتێبخانە پاکەین وڵای دکتۆر ئەوە پۆلی دەکان کردویانە شەر بێمە یازەکە دەستی بۆ نابێت خەتای ئەوان ئەو تۆزێ مناڵن گەنجن بۆ نمونە ئەوە کردویانە ئەمەش بخۆی حاڵەتێکی ترەکە بەڕاستی شتێکی زۆر ناخۆش ئەگەر لە ناو کووردا هێمە هێوا شواش ئیشی لەسەر نەکەین ڕێ ئەم جۆرە بەرنامەوە بەم بۆ ئەو وادەکات بۆ وادەکات ئەمە تەمان بۆ مانوماتان جەنابتان کە کچن ئەم ڕۆسەی ئامادەی بەرنامەکەی منن ئەم حاڵەتە گەر لێرەوە باشی نەکەن دوای دەیبەنە ماڵی خۆشتان یعنی دوای ماوەیەکی تر ئەڵێی ئەی بۆ دشەکەم نایکا بۆ من بیکەم مثلا ئەڵێ ئەی بۆ مەسەرەن بووکەکەی تر نایکا ئەی بۆ من بیکەم ئەمە یعنی ئەمە ژینگە هەر بۆ معلوماتی جەنابتان هەمان ژینگە ڕەنگە بەڕێزێک بڵێ بابە قوتابخانە چی پێویستەکە تەلەبە ئەوەندەی بکەین نا ژینگەی قوتابخانە کۆپی پێستی ژینگەکانی ترە من گەشتومەتەوە قەنەعەتەی قوتابیەک فێری پاراستنی قوتابخانە نەبێ فێری پاراستنی زانکۆ پەیمانگاش نابێ فێری پاراستنی ئەدەوات و ئامرازەکان و ژوور و پۆل و هۆڵەکانی زانکۆ نەبێت دوایی لە دایرەکەشان نایپارێزێ فێری پاراستنی دایرە و زانکۆ پەیمانگاش نەبێت بە دڵنیاییەوە لە داهاتووە خانۆکی خۆشی ناپارێزێ ماڵی خەسووشی ناپارێزێ تۆ چەند جار خۆتان ئێوە هەستی پێ بکەن کە لە ناو کۆمەلگاکەی خۆمان دەژین جاری وایە باخێکت داوەتە ماڵێک تۆبەت کردو بۆ ئەژداد و ئاباوتەڵی لە ژیانمە باخ نادەم بە کەسێک بە شەتێ بەس پێنجشەمانێ داوەتە پێ هەتا جومعە نیمە ڕۆکەی
باخی چی جارێەوە هەر بەری پێوە نەماوە هەر ئەڵی بە گەڵاوە لیان کردێتەوە یا ئیلایە من نازان چۆن خواردویانە گەڵایان لێ کردوێتەوە ئەوەی گەیوە و نەگەیوە وەڵڵا ئەڵی بەجاری وای برادەری دۆست و ڕەفیقەڵی کاکتۆر باخم داوە بە ماڵ بە یەکێک هەر تەسەور کە هەرچی قەیسیە لیان کردوێتەوە هەرچی نازانم زەیتون بەڕەقی نازانم چۆن خواردویانە مناڵانە کردوێتێ دەمێەوە تۆزت توانێتەوە بڕۆ بۆ هەموو شتەکان هەر یەکە و قەپێکی لێداوە ها بەڵگەی لەسەر کێمە هێواش واش نەمان پاراستووە منێک ئەگەر گوڵە باخەکەی ناو بە مەکتەبەکە کە لە بەردەمی لیدەرسا گوڵەباخی لێ سێ گوڵی جوانی پێوەیە ئەگەر من ئەم سێ گوڵە بە موڵکی گشتی نەزانم جەنابەت دێ بکەیتەوە بیکەیتە تەنکەی بە خەڵت ئەوی تریش 2 میلی بکات بکە تەنکە بەخەکەواتە ئەم سێ گوڵە سێ کەس ئیسفادەی لێ کرد بەڕێزان نەوەڵە ئەم سێ گوڵە باخە هیچمان لێ نەکەینەوە تەسەور بکە 300 قوتابی ئیسفادەی لێ کرد 400 قوتابی چێژ دەمە وەرەگرێ کاتەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە جەنابەت ئەگەر شتێک دەکەیت ڕەنگە هەڵەکە بەس تۆ بیکەیت بەس هەمومان باجەکەی دێنەوە گڵۆپێک لەم ژوورا سپلیتێکە من زۆر جار ئاگام لێە کە پێشم ناخۆش ئەمەش دەنووسێ بەس خەڵک ئیدارەش ناقی نییە ڕێک لەسەر سپلێکتە ئەنووسێتی تکایە دەستکاری ئەم سپلیتە مەکە و ئەمە بۆ نمونە کەس بۆی نێبدەشداری بکە و جاری وایە چیش نووسراوە کوردانتەکەی خۆمان چی نووسێ لە ژێر کامێرە شایە ئاگادار بە یە ناقێتی ناقێت یان ناقی نییە نووسێتی لە ژێر کامێرەش ها دوای بە کامێرەگەش ئەدۆزمەوەکەی ئاواژ هێشتاکە دەستی بۆ باچێت دەسەکات ئیکاتە سپلیتەکە کاتە 29 ئیکاتە سی ئیکاتە 22 بە میزاجی خۆی ئەمڕۆ خۆی تای هەیە ئیکاتە 22 بەیانی بۆ نوێ جەویە شەبەکەی فولە بۆ نمونە هەست بە فێنگەکە ئیکاتە سی کاتۆش بەڵگەیەکی ترەکە بەداخەوەکە ئێمە زۆر جار پەروەردەکەمان وا بە جوانی بە مەزبوطی بۆ خۆمان نەکردووە بی لەوە ناکەینەوە کە ئەمە هێواش لە داهاتووشە ڕنگدانەوەی ئەبێ من ئەگەر ئێستا پارێزگاری لەسەر مێزەکەم نەکەم زۆر جارێەوە هەستان پێ کردووە مەسە قوتابی بەتایبەتی لە هەندێک لە قوتابخانە و ڕەنگە لە قوتابخانەی لێرەشا ڕوویدابێ سەرەکەی لەسەر مێزەکەی دڵ و تیری کردووە خاکە نازێکی تێ کردووە ئاخ و ئۆفی کردووە یادگاری عجیب و غەریب یعنی من لە زانکۆ بینیمە ئەمە حقیقەتێکە بەڕاستی ئەمە بکۆپیپێسە بۆ زانکۆ یعنی چی لە زانکۆ چی پێویستەکە لە زانکۆ تۆ بنووسی ئەمڕۆ خەفەتم زۆر بوو خەفەتە دەبوو بۆ لەسەر تەختەکەی نووسی بچاوەکەم بۆ من تووشی خەفەت بکەیت لە دوای بخوێنەوە اینجا مەسەن سەرەکەی بە گەورەی نووسێتی ئاخ ژیان لەکوێت بێنە مردن ئەمە سەرەکەی خەریکە خۆی ئینتیحارەکە لەسەر مێزەکە نووسێتی ئەمانە هەمووی بەڵگەی لەسەرەوەی کە پاراستنی ئەدەواتەکان و ئەو شتانی کە لە چواردەورمانە بە موڵکی گشتی نازانی تەنها و تەنها وازانی ئەم مێزە موڵکی منە نازانی ئەم مێزە ئەم کورسیە یان ئەم بۆ نمونە مەسەرن تەیبڵە هەرچیەکە احتیمال زۆرە دەوامەکەی تر کەسێکی تری تیابێ چی پێویستەکە من ئەم خەم و خەفەتە بدەم بەو چی پێویستەکە من ئەوش بێتاقەت و ناڕەحەتکەم و بەرچاوی ئەو بێتاقەتکەم ئەوش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە خاڵی پێنجەم ئەتوانم بڵێم بۆ ئەم حاڵەتی کە دروستە بێت لە کوردستانی خۆمانە هەستەکەم مراقەبەیەک نییە ئێوەش دوایی وەکوڵێت تاکیدی قسەکەم بکەنەوە ئەگەر وایە یان وان نییە مراقەبەیەک نییە ینی بۆ نمونە مەسەڵی کاکتۆر من زۆر جددیم لە ناوپۆلەکە زۆر باش و چاکەم کەس دەستخۆشیێکم لێ ناکە بەڵام هەیشە لە ناوپۆلەکە زۆر خراپە پیس و پۆخڵا کەس ڕۆژێ محاسبەیەکی نەکرد ئەوەی کە بۆ دنیا و بۆ قیامەت چەندین ساڵە چەندین سەدەیە کەوتی مرۆڤ دروست بووە سزا و پاداش هەر هەیە سزا و پاداش هەر هەیە یعنی زۆر گرنگ و مهمە من لە بیرمە لە مناڵی لە هەشتاکان و لە نەوەتەکانە شتێکە بوو لەسەر تەختەکان نووسی ناوی هارەکان نازانم ئێستەماوە یان نا ناوی هارەکان چی بوو مەسەر مراقەبە ئەینووسی ئەوەی کە تۆزێ هار بووایە لەسەر تەختەکانی نووسی ناوی هارەکانی تر بەڵام سوبحانەڵڵا ناوی باشەکان نانووسرا بەس ناوی هارەکانە نووسرا وەختەش هەر بەڕاستی ناعەدالەتی تێدا بوو بۆیە کە ناوی تۆ مەڵێ ناوی هارەکان تۆ بڵێ ناوی بۆ نمونە پابەندبووەکان بە یاسا و ڕێسای قوتابخانە ناوی بنێ بۆ نمونە مەسەن بە هەرچیەک لەو بابەتە کەمە تەمە نادەکەین هەموو قوتابخانەیە گوۆ لی دەرسیش بیکات مەسەن جەنابەت ئەزانی قوتابێکی پاکوتەمیز قوتابێکی ژینگە پارێز قوتابێکی دیدەرست پاراستووە قوتابێکی ئەم قوتابخانە پاراستووە قەیچێکە با ساڵی داهاتوو دیسکاونتێکت بۆ بکرێ بعد 10 ساڵی داهاتوو وایانە یعنی بخۆی گرنگ و مویمە ڕەنگە تویەکی لە پرسیارەکانتەوەی بڵی کاکتۆر بەداخەوە قوتابخانەکان جددی نەبی زۆر هیچ لە مەسەرەکە ناگۆڕێ ڕاستە تۆزە زیرەگوی ڕەنگە بۆ نمونە مەسەرەن ساڵی داهاتوو دیسکاونتێکت بۆ بکرێت بەس ئەمە ئەکرێت لە بواری ژینگەشەوا بێ لە بواری پەروەردەشەوا بێ لە بواری ئەخلاقیشەوا بێ لە بواری پاراستنی بۆ نمونە ژینگەی قوتابخانەکەشەوا بێ کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە من پێم خۆشە جەنابتان دوایش ئەگەر کۆمنتێک یان قسەیەکتان هەبێ لەسەری باسی بکەن خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە من ئەتوانم بڵێم کەمتر تا ئێستاکێ وەکو منداڵی کوردستان هەستمان بەوە کردووە پاکوتەمیسی ژینگە و خۆشکردنی ژینگە بەشێکە لە ئاسوودەی ئێمە قوتابێ بەڕێزەکان ئەمە بۆ جەنابتان و دوایی قسەی ئێوەم پێخۆشەکە گوێم لێبێ ئەویش ئەوەیە کە هەتا لە ژوورەکە هەندێک شەتڵی تێدا بێ تەنانەت ئەگەر شەتڵەکان یان نەمامەکان سناعیش بێت
لاستیکیش بێت بەڵام هەنێک گوڵی جوان و تەرتیباتە دڵ و دەرونی تۆ ئاسووداکە چێژ بە تۆ بەخشێ تۆ بێتاقەت و بێزار نابی بەس ئێمە کەمتر ئەم هەستەمانتیایە بۆیە سەرەکەی لە قوتابخانە حکوومیەکان وایە لە ئەهلەکانیش تا ڕادێک تۆزێک توانین بڵین باشترە ناحکوومیەکان شتێ پارەی بۆ سەرفەکەن کە تەمەنا دەکەین من ئەمە لێرەوە دەڵێن نەئەپاڕێنەوە بۆ حکومێن تەمەنا دەکەین حکوومیەکان لە ئەهلەکان باشتر و چاکتر بێ تەمەنا دەکەین بودجەیەکی باش و چاکی بۆ سەرفکرێ کە من لێرەوە دەڵێم وەزارەتی پەروەردە بڕواتان بێ بە دۆکیومنت لە لامە هەفتەی پێشوو لە قوتابخانەیە گومە لەم شاری سلێمانیە بە نزیکەی 400-500 بۆ نمونە قوتابی هەیە ئەڵێ کاکتۆر ساڵانە چەند سەد هەزار دینارێکم بۆ سەر بۆ ناکرێت بۆ یاخکردنەوەی بیناکەم یعنی تەسەور بکە چەند سەد هەزار دینارێکم بۆ سەر ناکرێت کەواتە بەشێکی ترێت توانین بڵین خاڵی شەشەم پەیوەندی بە حکومەتەوە تۆ ئەم پۆلە سیکەت چل کەسی تێدایە هەموو ڕۆژێ سیکەت جاری وایە دوو دەوامە ئەم ژوورە 6 کەسی تێدا دەچێت کەواتە حەقی تۆیە بڵێ کاکتۆر گیان وەڵڵای هەمومانەی پارێزین بەس بتەوێنێتوێت جانتای لێگیرە بێ دەستێکی چەوری پێ بێ ئاخر ئێمە جاری وایە ماڵێک ژنەکە و پیاوەکە و دوو مناڵە ساڵانە بۆ یاغێکەنە وایانە جاری وایە 4-5 کەسە باجی ئافتا و پورە مەنیش دێ بۆ ماڵەکە سەرەکەی ماڵەکە هەمووی شەڕ و شاتاڵ تێکە چێ و بۆ نمونە هەمووی ئەچێ بەش بەسەرێکە ئەی چ جای ئەوەی کە قوتاب پۆل هەیە لەم شاری سلێمانێ باسی 50 ئەوە قوتابیەکەن 50 ئەوە نەقوتابی تەسەور کە 10 کردە ناو پۆلێکەوە 59 کەس هەناسە بدا 59 کەس دەستی دەوە چێ بە لەفەی فەلافل و بۆ نە پێزاوە یان شاورمەیەکەوە بێ و بەردیوارەکە بکەوێتەوە بەشێکی تری بەڕاستی خاڵی شەشەم ئەویش ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئەتوانم ڕەنگە ئێمە بە حکومەوەی کە تەمەنمان هەیە تەجروبەمان هەیە حکوومەتی بەڕێز دەبێت پارێکە بێ بۆ نۆژەنکردنەوە دەبێت پارێکە بێ بۆ چاکردنەوە یعنی من ئەوەندی کە بیست بێتم تەنانەت لە حکوومیەکانە ینی ئەزیزان بینەری بەڕێز تەسەور کە لە حکوومیەکانە حکومەت پارەی حانوتەکەش نادا بە قوتابخانەکە یعنی تۆ تەسەور کە حکومەت ئاوا بکات ئەخر وەڵڵای حکومەتداری وا ناکرێت یعنی پارەی حانوتەکە کە ملیۆنێکە 2 میلیۆنە 3 میلیۆنە حکومەت بڕیارێکی بۆ دەرناکات لە وەزارەتی دارایی بڵێ کاکە ئەم 2 میلیۆن 3 میلیۆنە با بۆ مەکتەبەکە دروست کرێت یعنی ماقولە تۆ 3 میلیۆن دیناری بۆ نمونە مەسەلەن حانوتەکەش بۆ نمونە مەسەلەن دیسان بگەڕین تۆ بۆ وەزارەتی دارایی قەیناوت گەیت بۆ وەزارەتی دارایی بەس ئەی مەکتەبەکە 400-500 مناڵ بۆ نمونە مەسەلەن لە گەڕەکێکە لە لادەیەکە لە قوتابخانەیە کەواتە بەشێکی تریش کە بەداخەوە کە ڕەنگە ئێوەش پشتگیریمان بکەن و بینەریش پشتگیریمان بکات ئەویش بەشێکی بریتێ لەوەی کە بودجەیەک نییە بۆ نۆژەنکردنەوە حکوومەت یعنی هەموو ماڵ وایە یعنی ئێمە هەمومان خاوەن ماڵ و حاڵی خۆمانین 2-3 ساڵ جارێک مەکتەبەکە ماڵەکەمان بۆ یاغەکەینەوە 2-3 ساڵ جار دیزاینەکەی گۆڕین 2-3 ساڵ جارێ دیوار و تەرتیباتە گۆڕین 5-6 ساڵ جارێ جاروایە پلاکەکانی گۆڕین بابەت جاروایە چەند ساڵ جار بڕوات بێ خەڵکەیە بینەری بەڕێز خەڵکی ئەڵێ دکتۆر جاری وایە بەس چەند مانگێک چەند گڵۆپێک ئەسووتێت بودجەیەک نییە بۆ قوتابخانەکە کە ئەم گڵۆپانی بۆ بگۆڕین کەواتەمەش بەڵایەکی ترە نێکبەتیکی ترەکە بەداخەوە لە وڵاتی خۆمان کە تەمەنا دەکەین ئیشی لەسەرکەین بۆیە ڕەنگە خاڵ زۆر بێت ڕەنگە پرسیار زۆر بێت ڕەنگە شت زۆر بێت بەڵام ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێن وڵاتان بۆی بزانین ئایا ڕای ئێوە چۆنە ئایا پێشنیاری ئێوە چۆنە ئایا قسەی ئێوە چۆنە بۆ ئەم دیاردەی کە ڕوودەدات دووبارە بە خێراتنەوەتان دەکەم ناوبڕێک دەکەم و وەردەگرم و دەگەڕێم وڵاتان فەرموو دووبارە سڵاوی خواتان لێبێت لە کەناڵی دیمەن و بەرنامەی ماڵی بەختیارەوە ئەزیزانی خۆم باسەکەمان دەربارەی پاراستنی دامەزراوە پەروەردەیەکانە لەلایەن قوتابی مامۆستا کارمەند هەموو ئەو بەڕێزانی کە لەم دامەزراوە جوان و نایەبانەیە کار دەکەن ئەمڕۆ باسی کۆمەڵی خاڵمان کرد کە ڕەنگە هۆکار بێ بوو ئەوەی کە بیپارێزین یاخود نەیپارێزین خۆشحاڵم کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم قوتابێ بەڕێزەکان و فێرخوازە بەڕێزەکانی ئامادەی لیدەرسە هەموو لایەک بەخێر بن زۆر خۆشحاڵم بە بوونتان بە ئامادەبوونتان بۆیە پێم خۆشە دەربارەی ئەو بابەتەی کرد لە بڕگەی یەکەمی بەرنامەکەی باسمان کرد گەریکێک کۆمنتێک یان قسەی شتێکی هەبێت لە خزمەتتانای فەرموو سەرەتا سڵاو دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاک دکتۆر و من کۆمنتێکم لە خاڵی یەکەم و شەشەما هەبوو هەر شتێکی ئێمە بەشداری تیاکەین پێویستە خاوەندیاریتیشی بکەین و ڕێزی لێ بگرین هەر لە پۆلەکەی خۆمانەوە دەست پێ بکەین کە پێویستە پاک و خاوێن ڕای بگرین ڕێز لە مامۆستاکان هەر لە قەڵەمەکانەوە تاکو پەنجەرەکان ڕێزی لێ بگرین و بیپارێزین و کۆمنتێکی تریشم هەبوو کە بۆچی لە کۆریا ئەو قوتابخانەیە قوتابخانەکانیان کارگوزاریان نییە بۆچی لێرە کارگوزارمان هەبێ هیوادارم سیستەمێکی وا بێتە کوردستانیش بە وڵاتەکەمان کە ئێمەش بتوانین خۆمان قوتابخانەکانی خۆمان پاک بکەینەوە دەست خۆشتوان دەستی جەنابەت خۆش بێ سواس دەکەم یاخوا بێ کێگەر کۆمنتی قسەیەکی تری هەیە پرسیارە فەرموو خوشکم
بە دەنگی دەستە خۆش بە کاک دکتۆر زۆر جوان بە قسەکانە ڕاستی لە کۆمەڵگەی ئێمە تا ڕادێک نازام خەتای کۆمەڵگەیان خەتای خێزانەکانە تا ڕادەیە کەوتۆتەوە سەر هەردووکیان ئەوش کە قبول نەکردنی جیاوازیە ینی تاکەکان بە جۆرێک فێرکراون کە ڕای جیاوازی خۆیان نەبێ کە هەمیشە شوێن زۆری نەبکەون کاتێک لە پۆلە کاسی کەس ئەبێت کاتێ بیستونیان پاکی ناکەنەوە ئەو دانێش ئەچێتە سەر بیر و ڕای ئەوان ئەوش بەو شێوەی ئەوان مامەڵە ئەکا لەگەڵ کەلوپەلەکانیە ینی ئەوانی تریش چۆن بیر بکەنەوە ئەمیش هەوڵەیات کە وەکو ئەوان بیر بکەنەوە کە ئەمە شتێکی زۆر هەڵەیە و ئەو خاڵی تریشم زۆر پێ باش بوو و زۆر پێجوان بوو پێم وایە زۆر ڕاستە کە کۆمەڵگەی کوردی بە تایبەتی ینی هەمیشە چاولێکەریە هەمیشە شوێن ئەوانی ترەکە هەمیشە چاولەوانی ترەکە ینی هەوڵ نایە خۆی ڕاستەکان بدۆزێتەوە خۆی بە دوای شتەکان بگەڕێ و بیر و باوەڕی خۆی هەبێ ینی دائیمەن ئەوانی چواردەوری چۆن تەعاملەکەن تا ڕادێکی زۆر تاکەکانیش ئەوانی کە لە چواردەوریان بەو شێوازە تەعاملەکەن کە ئەوانی تر ئەیکەن یان چاو لە گەورەکانەکەن تا ڕادەیەک ینی کاتێککە گەورەکان یاخۆ دایک و باوکەکان ئامۆژگاری مناڵەکانیانەکەن کە بەو شێوازە بن سەرەتا لە خۆیانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە ئەم شتە هەر هەیە لە کۆمەلگای کوردیەکە چاولێکەریە با مناڵەکانیش چاو لە ئەوان بکەن چونکە ئەزان کە چاولێکەری هەیە ئەگەر لە خۆیانە هەبێت تەبعاً زۆر بە ئاسانی ئەتوانن ئەم سیفاتانە لە مناڵەکانیشیانە هەبێ دەستە خۆش بێ دەستە خۆش بێ سوپاس دەکەم کەیتر پرسیارێکی ئەگەر ئەو مایکێ بێتی خانم کێک ئەگەر شتێکتان هەبێت کەسی ترێ ئەو خوشکە بەڕێزە فەرموو سەرتا دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم دکتۆر من ڕایکم هەیە کە لەسەرەوەی بەرپرسیارەتەکە کە لێرە تەنها مرۆڤەکان وازانن کە بۆ نمونە گەر من بەرپرسیار بم بە ئەو شتانێکی بۆ نمونەکەی خۆم و پاشماوەکەی فڕێ بم دائیمەوە هەستەکەین کە بێ کەسێکی تر بێ ئەو ئیشەمان بۆ بکە ینی ئەوە ناکەین کە لەسەر خۆمان بێ بڵێن ئەبێ خۆمان ئەو شتی خۆمان بکەین دائیمەوە ئەزانێ بێ کەسێکی تر هەبێ پاڵپشتێکی تر دەرەکی تر هەبێ کەوامان لێ بکە کە شتێکی خۆمان بۆ پاکاتەوە ینی ئەمە جاری وا هەیە ئەوژەکەوێتە سەر کەسەکانی ناو خێزانەکان کە دایک و باوک هەنێ جار هەیە کە مناڵەکە تاقانەیە تۆزە نازی زۆر زۆری ئێنێ بۆیە ئەڵێن نا ئەمە مەکە نا قاپەکان من بۆتە شۆم نا خۆمژەکانە بۆ ینی خەمەغە سالەکەەوە خۆمژەکانە بۆ دەقەگرم کە ئەمەش شتێکی زۆر زۆر هەڵەیە کە هەنێ دایک و باوک هەنێ خێزان هەیە کە وازانێ ئەمە خۆشەویستیەکە بۆ کە مناڵەکەیان کە هەیەە بەڵام نازانێت کە کاتێکگە مناڵە چێتە کۆمەلگاوە کە ئەمە زۆر زۆر خراپەیەکە کە لە کۆمەلگای وڵاوێ کاتوانێت کە ئەم بێتە هۆی پیسبوونی ژینگە و ناڕێکێکی وەکو بڵین ناڕێکیەکە لە کۆمەلگای دروستیەکات زۆر من پێم خۆشە پرسیاری لە جەنابتان بکەن ئەگەریکێک جوابم بداتەوە چۆن وا بکەین ئەم هەستە لە لای تاکی کۆمەلگای کوردی زیاد بکەین چۆن وا لە قوتابی بکەین یان وا لە فێرخواز بکەین یان وا لە تاکی کورد بکەین کە لە کۆستەرێکا سەرکەوت ژێر قاچی خۆی بەهی خۆی بزانێت گوڵە بڕۆژەکە فڕێنەدا لە باخێکا ژێری خۆی بە مڵکی خۆی بزانێ و بە مڵکی گشتی بزانێ و بە مڵکێکی زۆر باش و چاکی بزانێ گوڵە بڕۆژەکە فرێنەدادیان کاغەزە جگەرەکە فرێنەداد ینی کە لە شەقامێکەوە لە ناو جادەی ئۆرزی یان شێخەڵای هەولێت تێ پەڕەکە بنێشتەکەی دەمی فرێنەدا کە لی بێزار بوو هەست بکات کە ئەم بنێشتەی ئەم فرێدا دەنووسێ بە پێڵاوی یەکێکی ترەوە ئەم پێڵاوە دەچێت بۆ ماڵێکی تر لەوە چێت لە کەس نەزان لەوێ بنووسێت بە جلوبەرگەوە بە پانتۆڵی نەفەرێکی ترەوە کە ڕەنگە پانتۆڵەکە دوای پێویست بکات یان کراسێکی کوردی پێویست بکات فڕی بدا چکە خۆتان چاکەزان ئافرەتن جارێ بنێشتێ بنووسێ بە کراسێکەوە دەبێ فڕی بدا ینی تەسەور بکە نامەسوولەتی و نابەرپرسیارەتی لە لای قەڵا ڕەنگە بگاتە هۆکاری فڕێدانی کراسێک کە باعیسی 40,000 دینار بێ چۆن ئەم هەستە لە لای خەڵکا زیادکردن پێم خۆش ئەگەر یەکێک بەشداریە بکە مەمنونە بم فەرموو سەرتا سلااو دەست خۆش بە کاک دکتۆر بەڕای من ئەم شتانە بێ لە پچووکیەوە فێرکرێت یعنی کەس هەیە تا ئێستا گەورەیە ینی ماشەڵا مناڵی هەیە عیلی هەیە ئەم شتانە نازانێت بەڕێوە بەرێت سەبوون منە مناڵێکی بچووکە لە دایکە بێ سەیری ئەو کەساکە کە لە خۆی گەورەترە دوو ڕۆژیتر ئەو قسەی ئەو ئێڵە ئەمیش ئەیکاتەوە تەقلید دیەکاتەوە ئەگەر ئەو مناڵە لە پچووکیەوە فێر بکرێ ئەم شتە غەڵەترا توش ئەو غەڵەتەش نابێت یعنی ئەگەر هەچ مناڵێکە لە دایکە بێ دایک و باوکی بەڕێکی بەڕێوی بەرن و لە مەکتەبە نیزامێکی جوان بڕوات توش ئەم غەڵەتانە نابێت یعنی هەموو شتێک ئەساسیاتەکەی دەست خۆش با نمونەیەک بگەڕمەوە بۆ بینەری ئەزیزم تەمەن مامۆستایەکی بەڕێزم کە لێرە و دەست خۆشیم بۆ هەیە ناوی نایەنم ڕەنگە پێی ناخۆش بێ وتی جارێک قوتابخانەیەکی سەرەتاییمان هەبوو لەگەڵ مناڵە سەرەتایەکانە حملەیەکمان کرد بۆ پاکردنەوەی ئاودەست و حەمام و حەوشە و با بڵین باخەکە تەسەورەکەن بەڕێزان من گەنجە جوانەکان وتی دەیان دایک و باوک تەلەفۆنی بۆ کردوینە هەچینە شێپیکردنی و تێتی بۆ مناڵەکەی من خەدامەیە
بۆ مناڵەکەی من پاکەرەوەیە بۆ مناڵی من خۆم دۆزیمەتەوە یەکێک تەلەفۆنی کردم مناڵم بە هەموو دنیا نادەم یەکێکی تر تەلەفۆنی کرد ئەم مناڵم دوای 10 ساڵ نازانم تفڵ ئەنابی بەزمڕەزم بوو مەیسە بچی ئاو دەستی پێ پاکەیتەوە یانی تەسەور بکە عەقڵێتی خەڵک چۆنە یانی لەگەڵ ڕێزمە ئەو پەڕی بێهەستی بێت یانی ئەگەر ئەو باجی کە ئاو دەست و حەمامی مناڵەکانی تۆ پاکەکاتەوە چی لە مناڵەکەی تۆ کەمترە ئەو کرێکارە یان ئەو کارمەندە یان ئەو کارگوزاری کە پاشماوەی مناڵەکەی تۆ پاکەکاتەوە چی لە کەمترە بەس دەبروی تۆزێ فەقیرە بەس دەبروی تۆزێ هەژارە بەس دەبروی تۆزێ نەدارە لەبرۆ دەست خۆش بێ خاڵێکی زۆر گرنگ و مویمە ینی بەڕاستی منیش لەگەڵ ئەوام هێواشیواش ئەم دەستی هاوکاری و یارمەتیدان و پاکردنەوە دەبێت لە باخچەوە دەست پێ بکرێت دەبێت لە دایانگەوە دەست پێ بکرێت مناڵی دایانگە هێواشیواش حملەی پێ بکردی یاڵە باش ژوورەکە و حەوشەکەی خۆمان پاکەینەوە اینجاکە هێواشیواش بۆ باخچە اینجا بۆ سەرەتایی من لە ڤیددیوەکە بینیم پێم وایە لە یابان ئەڵێ هەفتەی جارێ مناڵەکان خۆیان هەموو شتەکانەکەن خۆیان دێن فڵچە ئەهێنن ئاو ئەهێنن تەرتیبات ئێنن لە دەرگا بۆ دەرگا لە سەربان بۆ خوارەوە ئەم مەکتەبە هەمووی پاکەکەنەوە مەزبوط و چاک و هەفتەیەک بۆ نمونەت لەو هەفتەیە ساعتێ 2 ساعت تەرخانەکرێت ئاوا بێ بەس ئێمە مشکلمان ئەوەیە ئەگەر ڕسمێکی ئاوا بڵاو بێتەوە ئەو ساڵە شتێکی ئاوا ڕوویدا خەڵکێکە بوو پشگیریەکە بەس خەڵکێکی تریشە بوو زۆر نعلەت بێ و مامۆستایە کرد یانی چی تەلە ببڕوان این کاتەوە ئێوە ئیشی حکومەتە ئێوە ئیشی نازانم کارگوزارە بە تایبەتی ڕەنگە جەنابتان بزانن خۆ لە مەکتەبێکی ئەهلیە مناڵ تۆزی ئیشی پێ بکەیت دایک هەر مێشکی سەرتە باڵە من پارەم داوە مناڵم بۆ خۆی ئیسراحەت کە یانی چی تۆ حەوشەکەی پێ پاکەکەیتەوە یانی چی تۆ بۆ نمونە علاگەیەکە داوەتە دەست بۆ نونە باخەکەی پێسڕیتەوە کەمەش بەڕاستی عقلەتێکی خراپە تۆ مناڵ ینی بۆ ئەمە پەیامە بۆ ئەو دایک و باوکانی کە منداڵەکانیان تەنان لە مەکتەبی ئەهلی شادادرن مەکتەبی ئەهلی بۆ ئەوە نییە کە تۆ خەڵکە ببێ بە کۆیلەی دەستی تۆ مدیرەکە ببێ بە کۆیلەی دەستی تۆ مامۆستا بێ بە کۆیلەی دەستی تۆ پارەت داوە بۆ پەروەردە پارەت داوە بۆ فێرکردن یان ئەگەر وا بڕوا حکومەت وا بڕوالەوەچ هەر زۆربەی دامەزراوەکان ببێ بە پارە کە لەگەڵ ئەوان نین ینی خۆزگە بە خۆزگایە هەموو دامەزراوە پەروەردەیەکان بە زانکۆ و بە پەیمانگا و بە دایانگە و بە باخچە و حکومەت خۆی ئیداری بکردایە و بە فری وایە بەڵام لە پێناوی ئەوەشە ناکە ئێمال بکرێت پارەی بۆ سرف کردایە بودجەی بۆ سرف کردایە کەم تا زۆر خزمەتێکی باش و چاک بکرای کاتە کۆمنتەکەی جەناب زۆر جوانە دەبێت لە مناڵیەوە فێرکرین دەبێت لە مناڵیەوە فێر بکرین هێواش بە مروری زەمن دەتوانرێت باش و چاک و مەزبوط بێت پێم خۆشەیەکێکتان کۆمنتێکم لەسەوە بدەن هەست ناکەن کاریگەری دایک و باوکش دەورە بینێت ئێوە دەبینن ئەزانن من لەم مەکتەبەیە دایک و باوکم بینیوە هاتۆ بە شوێنی منداڵەکەیە لە حوشەکە ئاگام لێ بۆ جگەرەکەی فڕێ داوە یان جگەرەکەی کردوتە لێوارێکەوە لێواری بلۆکێک ئالاساس بۆی ئەو چەند قومەی لە دەستی نەچێت یان بڕۆ بۆ نمسە شتێکی لەو بابەتە من چێک کچەکەی هێناوە بۆ مەکتەب یان هاتۆ بە شوێنی کوڕەکە دیسان و جگەرەکەی کردوتەوە دەستی بڕواکەوە تامەش ئایا هەست ناکەن کە کاریگەری دایک و باوکشمان زۆر لەسرە ینی پێم خۆش ئەگەریکێکتان قسەیەک لەسەر ئەوە بکەن ینی کاریگەری دایک و باوک کامتان ئەگەر ئەو مایکە فەرمو ئەو مایکە بین کاریگەری دایک و باوک هەست ناکەن ئاوەکە لە شوێنێکی ترەوە ڕژاوە ئێمە وەکۆڵی قاچی تێدەخشێنین و ڕەنگە بۆ کارەکەی بێت بەڵە زۆر ڕاستانی من ڕەنگە من نمونێ لە ژیانی هەرێکێکمانە هەبێ دایکەکە خۆی لە مناڵەکەی قبول ناکە کە لە ناو ماڵەکەی خۆیان کاتێکە شت ئەخوات فڕی باتە ناو ماڵەکە ئەڵێ هیلاک بووم پێوەی پاکم کردوەوە یان باوکەکە نایەڵێت مناڵەکەی قاغەزی چکلێتێک لە ناو سیارەکەی فڕێ بە ئەڵێ سیارەکەم پاک کردوەوە بەڵام بەلایەوە ئاساییە مناڵەکەی جامی سیارەکە بکاتەوە و جامی سیارەکە و فڕی باتە دەرەوە بەڵێ یاخود دایکەکە پێی ئاساییەکە مناڵەکە ئەچێتە شوێنە گشتیەکانەوە ئەوەی کە خوات فڕی بات یان لە ماڵی زۆر جار ینی ئەم شتە لە ماڵی کەسانی ترشا قبول ناکرێ ینی مناڵەکە لە ماڵی خۆیان بۆی نییە هیچ شتێک بڕژێ بۆی نییە هیچ شتێک فڕەیە بەڵام لە ماڵی کەسانی ترا بەلایەوە ئاسایە بەڵام تەبعاً ماڵەکەی تریش قبوڵی ناکە بەڵام لە دەرەوە لە بەروی هیچ کەسێک نییە ینی بیر لەوە ناکەنەوە کە خۆیان هەیە لەسەرەوە ئەیبینێت پێیان وایە هیچ کەسێک محاسبەی ئەوەی لەسەر ناکرێت کە لە دەرەوە فڕی بدات جوان فەرمودەیەکمان هەیە بۆ تاکیدی قسەکەی تۆ فەرمودەیەکمانە پێغەمبەر دووری خوای لەسەر فەرمێ مسلمانە و مسلمانەی ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ خەڵکیش پێخۆش بێ من بۆ خۆم پێم خۆشە وەکو تۆ باست کرد حەدیقەکەم پاک بێت کەواتە باخی گشتیش دەبێت پاک بێت چکەویش مڵکی خەڵکیە من پێم خۆشە لە تۆتەنی باوکێگەر گوڵەبڕژە بخوایکا بە هەرایەک بەس بڕۆزم یانی چی گوڵەبڕژە لە ناو سیارەکەما خوراوە بەس هەر هەمان نەفەر دانیشێ لە باخی گشتی یان لە پارکی ئازادی یان لە بۆ نوێ لە باخی بۆ نوێ سامی عەبدوڕەحمان یان لە هەر شوێنێکە لە سلێمانی لە هەولێر لە شارەکانی ترێ هەستیان و چوای جا ئەڵێ چی کورد حیات کورد حادەگەڵ چی گوڵەبڕۆژە فڕێ نەدەی تامی نییە یانی ئەبێ فڕێ دەی بە چواردەوری خۆتا
ئاوا بڵاوی کەیتەوە تۆوی کەی بە چواردەور ئەگەر بێت و بیکاتە ناو قوتیەکیان کاغەزێک لە چێژی لێوە ناگری گوڵەبڕۆژە بۆ فرێدانەیە خۆشە بوو تامی هەیە کەواتە ئەوەش هۆکارێکی ترە کە زۆر جار دایک و باوکەکان وەکو جەنابە دوتە دایک و باوکەکە جارێ دوو جار سێ جار بە منداڵە بڵێ ئەبێ ئەچێتە عەقڵی لاواعیەوە یعنی بەڕێزێکی سەر ڕەنگە سەیر بەرنامەکان کە بڵێ دکتۆر خەریکە شێتە بم ئەی بۆ ئەوروپاوانیە بەڕێزان ئەوروپا خۆ لە ئێمە زۆر عاقڵتر نین زۆر زیرەکتر نین زۆر لێزانتر نین بە قانون و بە یاسا و بە ڕێسا و بە عقوبە و بە لێپێچینەوە چۆتە سەرەو خەتە یعنی نەفرێکە بۆ نمونە مەسەرەن لە مەکتەبێکا شتێکی فرێداوە ئیدارە بانگی کردووە خۆی ئەو شتەی پێ کردووە نەفرێکە دیوارێکی بۆ نمونە نووسیوە ئیدارە بانگی کردو تێ بێت خۆت بەدەستی خۆت بیکوژین تۆ جارێ دوو جار سێ جار سەرەکەی منداڵەکە چۆتە سەر سکە و ئۆتۆماتیکیان فڕی نادا یعنی کابرا لە ئەوروپایە جاری وایە مەسەن ڕەنگە لەوێش خەڵکی ئەهمال و گەندەڵ هەیە بەس باسی هەندێک لە زۆرینەکەیەکەین جاری وایە قوتوویەکی بیپسی پێیان جاری وایە کاغەزێکی بۆ نمونە جبزێکە شتێکە بەدەستێتی جاری وایە 10 دقە ڕۆشتووە لەسەر جادێک هەتاوەکو سەڵتێکی خۆڵی دۆزیێتەوە نەک وەکو ئێمە هەر کاتێک بوو مادام بڵێت لە دەرەوەی سلێمانیان لە دەروی هەولێرتر وازانێ ئەو جادەیەتر مەکە هینە عەرزی خوایەوە تۆ بە کەیفی خۆت دەتوانی هەموو شتێکی تێ فڕێ بدەیت بۆیە بە دڵنیاییەوە سەرەکەی ژینگەکەمان زۆر پیس دەبێت و گەندەڵ دەبێت کەواتە ئەوش بەشێکی تری گرنگ و موهمە بەشێکی تر کە ئەتوانم من لێرەیە باسی کەم و بەرەو کۆتایی بەرنامەکەمە چم ئەوش ئەوەیە کە ئێمە کەمتر وەعی دینیمان هەیە وەعیەکی پەروەردەی ئاینیشمان نییە ئەمە بە بەشێک لە ئاین نازانین چۆن لە ناو مزگەوتە فەرمودەی لەسرە جائز نییە تف بکەی لە ناو مزگەوتە جائز نییە بۆ نمونە شت فڕێ بدەی بە دڵنیاییەوە لە شوێنە گشتەکانی شەهر وایە یعنی ڕەنگە فتوایەک نەبێ بۆ شوێنە گشتەکان بەس ئەگەر خەڵکێکی مامۆسایەکی ئاینی دانیشێت بە دڵنیاییەوە ڕەنگە ئەویش فتوا بدات کە تۆ نابێت لە هەندێک شوێنی گشتیە بەڕاستی شتەکانت فڕێ بدەیت و شتەکانت ناشرین بکەیت و شتەکانت بۆ نمونە مەسەرەن بە گەندەڵی بەکاری بێنی یان تێکی بدەیت کەواتە من قەناعەتم وایە ئەگەر وەعیەکی ئاینی بتر بە هەموو ئاینەکانەوە تۆ هەر ئاینێک دەپەرستیت و باوەڕت بە هەر ئاینێکی خۆت هەیە و کە هەر بینەرێک و بیسەرێکی ئەم بەرنامەیە ئەمێ بەس موهیم بە دینەکەی خۆت باوەڕ ناکەم ڕێگەت بدات کە تۆ زوڵم لە ماڵی گشتی بکەیت زوڵم لەو شتانە بکەیت کە لە کۆمەلگایە مڵکی گشتیە تەنها مڵکی تۆ نیە بۆیە ئەوش خاڵێکی گرنگ و موهیمە کە ومێ دەکەم ئیشی لەسەر بکەین بۆیە من دێمە کۆتایی بەرنامەکەم ئەزیزان مناڵە جوانەکان گەنجە جوانەکان فێرخوازە ئەزیزەکان کە ئێوە تەمەنێکی منداڵیتانێ بەس بە دڵنیاییەوە بۆ داهاتووی ژیانتان زۆر باش و چاک و مەزبوطە کە ئیشی لەسەرکەن ئەویش ئەوەیە کە ئەو ماڵ و مڵکانەی کە لە چواردەورمانە دەبێت بەم چەند خاڵ ئێمە بیپارێزین کورتی دەکەین و قسەکانی خۆم و قسەکانی ئێوە خاڵ یەکەم ئەرکی دایک و باوکە پەروەردەی کات فێری کات ئامۆژگاری بکات و بیدا بەگوێیە مناڵە جوانەکەم ئەم قەڵەمەت با پێ بێ بەس نابێت لە دیوار بینوسی کوڕە جوانەکەم ئەمەد با پێ بێ ئەم دەبە ئاوە بەس کە خواردت بیکە ناو سەرلەکەوە کوڕە جوانەکەم ها ئەم جبزەت ئەدەمێ بۆ نمونە یان ئەم پسکیتت ئەدەمێ یان ئەم کێکت ئەدەمێ یان ئەم میوێت ئەدەمێ بەس کە لە مەکتەب خواردت پاش ماوەکەی بکە ناو سەرلەی خۆڵەکە کاتە یەکەم جار باشترین قوتابخانە لە ماڵەوە دەست پێ دەکات ئەوە دایک و باوک خاڵی دووەم هەموو مؤسسە پەروەردەیەکان حکومەت دەبێ ئیشی لەسەر حکومەت دەکە سەیری ئەم بەرنامەی ئێمە دەکات ومێ دەکەم هەندێک بەرپرسێریکە لە دایانگەوە ئیجباریان بکات لە باخچەوە اینجا لە سەرەتایی ناوەندی ئامادەی دوای زانکۆ بەڕاستیت هەندێک یاسا و ڕێسا هەبێت یاسا و ڕێسای پۆل هەبێت یاسا و ڕێسای قوتابخانە هەبێت و تا ڕادەیەک ئەم کولتورەش زیندووکەینەوە هەفتەیەک ناوی بنین کاتژمێری پاک و تەمیسی قوتابخانە پێم وانە کچە جوانەکەم تۆ بە سعاتی هیچت لێبێ سعاتێک گەر علاگەیەکی ڕەش بدرێ بەدەستەوە ئاوە دۆزەیەک بکەیت لەناو ئەم قوتابخانە لەم ئامادەی لیدەرسیا دۆزەیەک بکەیت ئەگەر هەندێشتی پیس و پۆخڵ و چەپەڵیت بینی لەناو ئەم قوتابخانێ پاکی بکەیتەوە یان پەڕۆیەکت بەدەستەوە بێ سفنجێکت بەدەستەوە بێ هەر یەکەی ئاودەستێکە حەمامێکە مەخسەلەیەکە شتێکە پاکێن و باوەڕ ناکەم بە سعاتێک بە تایبەتی لە پێنجشەمانە هەر زۆربەمان لە قوتابخانەکە تەواو بینە ڕووین و خۆمانە شوین و ئاوێ بە خۆمان ناکەین و هەر گیانمان عارەقی کردو یان بۆ نمەسەن بێتاقەت دەبێت چ جایەوەی کە تۆ ئەو سعاتە خزمەتێکی خۆشت کرد بێ شەممە دەیتەوە بە ژوورێکی فێنک بە ژوورێکی بۆن خۆش بە قوتابخانێکی زۆر خۆش بە حەدیقەیەکی زۆر خۆش ئێمە گەردیقەت بدەن زۆربەی دامەزراوەکان شەممە وێرانە بۆ چکە لە پێنجشەمەوە بۆ جێڕاوە بۆ پیس و پۆخڵێت جومعەش کەس نەبوو پاکی کاتەوە شەممە شەبەقی ساعت هەشتە بۆ نمونە باجەکە یان کاکەیەک یان خانمێک یان دادەیەکی بەڕێز کە لەوێ فریان نەکەوت چکە جاری وا هەیە دادەیەک بدانراوە بۆ 12 قوتاب پۆل 18 پۆل ئەوش بخۆی کێشەیەکی گەورەیە کە بەداخەوە هەیە خاڵی سێم کە گرنگ و موهیمە حکوومەت بەڕاستی کەمتر خەڵک تەعینەکات بۆمانە بەڕێزان بە تایبەتی ئەمە باسی بینا حکوومیەکانەکەن یان تۆ تەسەوور کە من چوومەتە قوتابخانەی وا بینەری بەڕێزکە
ینی تەمەنا دەکەم سەرپەرچیاران و بەرپرسانی حکوومەت گویان لەم قسێ بێ بینایەک 500 پۆلە 400-500 تەلەبێتیایە باجیەک باجی ئافتاوێکی کۆن هی هەشتا و هەفتاکانی بۆ تەعین کراوە کە وەختی خۆی دایە بە خنەخن ئەڕوا ئینزلاقێتی سەوفانێتی فەقەراتێتی ئەڵێ دکتۆر جاری وایە هەموو ڕۆژەکە ناتوانم بچمە قاتی سەرچووکە قاڵدرمێ و مەسعادی تیانێ و ئیزعاج و قاتی 2 قاتی 3 لەکوێ بە من پاکەکرێتەوە کەواتە ئەمەش خاڵی سێم کە گرنگ و مویمە حکوومەت بەڕاستی دەبێت ئیشی لەسەر بکە یعنی تۆ لە شاری سلێمانێ بۆنە 100 200 500 هزارە چەندێکە یعنی ئەمەندە بۆ نمونە نەفەر تاکید بکرێتەوە کەسی چالاک کەسی گەنج کەسی خوێنگەرم تعین بکرێت بۆ ئەو شوێنانە بۆ پاک و تەمیزی مەزبوطی چکە بەڕاستی حەقی خۆتە تۆ قوتابێک بڵێ دکتۆر گیان هەندێک قوتابخانە هەیە بەڕاستی لەبەر ژینگەی پیسی ژینگەکە تۆش تااقەتی خوێندرت نییە یا تۆ تەسەور کە ئەم دیوارە گەر ئاوا پاک و تەمیز نەبێ دیوارێکی هەمووی نووسرابی و هەمووی شوێنی پەنجەی پێ و هەمووی شوێنی چوری پێ و پێ تۆش تااقەتی خوێندرین یان ئەو ڕەحلەی کە هاتەکەواتەوە خاڵی سێم حکوومەت دەبێت بەڕاستی خەڵکانێک حاضر کا بوو خاڵی چوارم کە گرنگ و مهمە ئەوش ئەوەیە کە با بڵێن لیژنەیەک هەبێت بۆ دووبارە نۆژەنکردنەوە کەمەش خاڵێکی گرنگ و مهمە کە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد خاڵی پێنجەم منهەج و پرۆگرام هەبێت لێرەوە پێشنیارەکەم بۆ قوتابخانەکان حکوومەت ئەگەر داینا زۆر باشە بەس تۆ وەکو بەڕێوەبەرێک وەکو جێگیری بەڕێوەبەرێک وەکو مامۆستایەکی هونەر مامۆستایەکی هەر مامۆستایەکە کە هەیە باشتر وایە چاکتر وایە تۆ بەرنامە و پرۆگرامێک تەبێت بۆ پۆلەکەی خۆت هەفتانە سعاتێ پاکردنەوەیە ساڵانە 2 جار بۆ نۆژەنکردنەوەی پاکردنەوەیە ئەڕەحمەتی خواتان لێبێت مەسەن تەلەبەکان با ئیشێکی لەسەر بکەین مەزبوط کە خاڵی پێنجەم شەشەم لە خاڵەکان ئەگەر جەنابتان ئاگادار بن ئەوی شەوەی دایک و باوکیش هاوکار بێت لێرەوە خەفەتێکی مامۆستایەک باسەکەم وتی کاکتۆر ڕۆژە کۆبنوویکی دایکان و باوکانمان کەوتم وتی تەسەڕ بکە نزیکی 180 وتی نەماژمان بەس 200 شتێک کەمتر دایک و باوک کۆ بووە وتی جارێکمان داوتمان کاکە وڵای حکوومەت یارمەتیمان نادات کابراوتەنی وەکو سەدەقە و زەکاتە خێرە سەرفترێ شتێکە ڕەحمەتتان لێ بە شتێک بکەن ئێستش لە بیرمە وتی کاکتۆر لەو هەموو 15000مان بۆ کۆ بووە هەبوو 250 دابوو هەبوو 500 دینار هەبوو 1000 دینار خەڵکێکی زۆریش هەبووی چی نەدا کەواتەمەش بەشێکی تری خراپ دایک و باوکی بەڕست باسی ئەهلەکان نەکەم تۆ مناڵەکەت لە حکومیە لە قوتابخانەیەکی حکومیە 2 ساڵ 3 ساڵ پێش ئەمیش کچەکەشت لێ بوو پێش ئەمەش کوڕەکەت دێ بوو ئەی ئەم قوتابخانەیە ئەی باشە تۆ لە گەڕەکەی تۆیە قەی چێکە یعنی من زۆر جارم قسەیەم وتووە تاخم پێشی سیارێکە گۆڕی 20 وەرەقەی تیا سەرفەکەی ئەزیزەکەم مۆدیری سیارەکەتە گۆڕی 30 وەرەقە سەرفەکەی ئەزیزەکەم جاری وا هەیە دیزاینێکی خانووکەتە گۆڕی 30 وەرەقەی سەرفەکەی جاری وایە قەنەفەیەک ئەیکڕیت و بەدڵت نییە ئەی گۆڕی 12 وەرەقە زەرە دەکەیت و ئەیدەی بە مۆدیرێکی تر دەقەی چێکە 2 وەرەقەیەک لە مەکتەبی مناڵەکەش تا سەرفکەی قەی چێکە یعنی من دیسان ئەڵێم من نەهاتوومە و پارێزەری حکوومەت نیم ڕەنگە لە هەمووتان زیاتر گلەیم لە حکوومەت بێ دەبێ ئەمانە هەموو ئیشی حکوومەت و باش و چاکە بەس وا حکوومەت نەبوو وا حکوومەتداری باش نەبوو وا وەزارەت فریان نەکەوت وا بیانویان ئەوە بوو کە بودجە نییە وا بیانویان ئەوە بوو لەبەر گەندەڵیە لەبەر فلانە فیسارە بندیوارە چییە بۆ ئەمەنیە بەس ئەی بۆ من و تۆی دایک و باوک نیکن کەواتە ئەمەش خاڵێکی گرنگ و مویمەکە بەڕاستی دایک و باوکە بێ هاوکار بێت ئێستا شتێک هەیە لە ناو قوتابخانەکان پێی دەڵێن لیژنەی دایکان و باوکان لیژنەی دایکان و باوکان بەڕاستی دەبێت مشوری ئەمە بخۆن یعنی من دایک و باوکم نێناوە بۆ قسەی زل لیژنەیەکم دروست کردووە لە کۆمەڵی دایک و باوک ئەو بڵێت من بۆنە پەنجەرەکان چاکەم ئەو بەڕێزی تر بڵێ وڵای من ڕۆژێ دێم حملەیەکەم گڵۆپەکان چاکەم ئەو بەڕێزی تر بڵێ وڵای کچەکەم و توێتی دایە 3 مانگی شەبێ ئاودەسەکانم بەکار نێناوە لە بۆنی ڕۆژەڕێکە ڕوە ئەم دێم کاکە ڕۆژێ لەگەڵ 2 کرێکارە ئاودەس و حەمامەکان پاکەمەوە ئەو بەڕێزەی تر ئەڵێ وڵای دکتۆر من مەشتەرێکم هەیە ها چەند خۆشە یعنی تۆ بڵێم قوتابخانەی لە 400 دایک و باوک هەموو شتێکی تێدا نەبێ قوتابخانەی وایە لە وەزیرەوە تایەتی هەتاوەکو عارەبانەتی لە مدیر عامەوە تایەتی هەتا دکتۆر و مهندس و مامۆسای زانکۆ ئەی بۆ وەکی تر بوون و نەبوو قسەی زل خێراین بەڵام بۆ قوتابخانەکە و بۆ پاکردنەوە و ژینگە پارێزی قوتابخانەی کچەکەمان کوڕەکەمان کەمتر ئەم ئیشمێت لێک دەکەین بۆیە هەر یەکەمان مەسەن ئەو بەڕێزی تر کە لە مەشتەرە ئەڵێ من بوون باخچەکە چاکەم بەڕێزێکی تر لە من 2 کتێبخانەم هەیە من ئێستا سەری ئەم کتێبخانەی خۆتان بکەن لەوەچە کەمترین دایک و باوک بەشداری کردبێت تەسەوور بکە ساڵی وایە ئەم قوتابخانەیە 600-700 قوتابی تێدا بووە لە 600-700 قوتابی تەسەوور بکە بوون و 200-300 کتێب ئەویش خۆیان کڕیوانە بۆم کتێبخانەیە کەواتە دایکێک نەهات بڵێ من 50 کتێب بکڕم یعنی تەسەوور کەن جاری وا هەیە 50 کتێب ئەگەر دایکێک بیکڕ 100,000 تێچێ بەڵام ئەم 50 کتێبە سەدەقە جاریەکە بۆ جیلا و جیل بۆیە تەمەنا دەکەم بە هەموومانەوە ئەم خاڵەکە خاڵێکی زۆر گرنگ و مهم ئەگەر دایک باوک حکوومەت قوتابی فێرخواز مامۆستا بەڕێوبەر لیژنە هەمومان ئیشی لەسەر بکەین بە دڵنیاییەوە دەتوانین بیپارێزین زۆر باش و چاک و مەزبوط لەبیرتان نەچێ
قوتابخانە هەیە لە شاری سلێمانیە 400-500 قوتابی تێدایە ئەلە کاکتۆر بیرەکەمان وشی کردووە و چەند ساڵێکە حکوومەت بیرێکی تیوازیمان بۆ دروست ناکاتیان بیرەکەمان بۆ چاک ناکاتەوە کەواتە حکوومەتی ئەزیز و خۆشەویست گڕگڕ گلەیەکەش دێتەوە سەر تۆ تکایە خۆمان با باشکەین با چاکەین تۆش وەزیری تۆش مدیر عامی تۆش بەرپرسی بەڵام بەرپرسێکی بۆ هەتایی نا بۆ چەند ساڵێک تەمەنا دەکەم ئەو چەند ساڵە ئەو کورسی و ئەو ئیمزا و ئەو مۆری کە بەدەستەوەی بەکاری بێنی بە باشترین شێوە و بتوانین هەمومان خزمەتێکی ئەم وڵاتە شیرینەمانکردن کە وڵاتی کوردستانە و هەمومان دڵمان پێخۆشە و شانازی بە کوردبوون و بە کوردستان بوونی خۆمانەوە دەکەین بەڵام تەنها قسە نەبێت کردار شەرتە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم و دووبارە سوپاس بۆ ئامادەی لیدەرس سوپاس بۆ ئەم قوتابێ بەڕێزانە ئەم فێرخوازە بەڕێزانە کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەم بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ